حکوومەتی هەرێمی کوردستان پلانی خۆی بۆ چاکسازی و تێپەڕاندنی قەیرانی دارایی ڕاگەیاند و تێیدا ئاماژە بەوە کراوە کە موچەی هیچ فەرمانبەرێک کەم ناکرێتەوە. دڵشاد شەهاب ڕابشکاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە کۆنفرانسێکی هەواڵیدا ڕایگەیاند ئەوەی تا ئێستا کراوە چاکسازی نییە بەڵکو کەمکردنەوەی خەرجیەکانە. لە کۆبوونەوەکەدا 5 لیژنە پێگەێنران کە بریتین لە لیژنەکانی چاکسازی و داتا و کەمکردنەوەی خەرجی و زیادکردنی داهات و لیژنەی ڕاگەیاندن. هەریەکە لەو لیژنانە وەزیر و ڕاوێژکاری وەزیر و پەرلەمانتارانی لیژنەکانی سامانە سروشتەکان و دارایی پەرلەمان و مامۆستایانی زانکۆی تێدا بوو. تکام وایە ئەم پەیامە زۆر بەڕوونی بگات نەگەیشتنی یاخود نەتوانستی حکوومەت لە دانی 100% استحقاقاتی فەرمانبەران حکوومەت ئەمە بە هەنگاوی چاکسازی ناو نابات. هەنگاوەکانی چاکسازی بەشێکی ترن کە بریتین لە کەمکردنەوەی خەرجیە زیادەکان و لە نەهێشتنی هەموو ئەو سەرچاوانەی کە دەبێتە هۆی بەهەدەردان یاخود بەلایانی کەمەوە بوو ئەم قۆناغا ڕێزبەندیکردنی پێداویستیەکان کە تەنها تەرکیزی خەرجیەکان لەسەر پێداویستی ئاساسیەکانی ژیانی ڕۆژانەی خەڵک بێت و هیچی ترنە. بەپێی زانیاریەکانی NRT هەرچەندە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بانگێشتی کۆبوونەوەکە کرابوون، بەڵام بزوتنەوەی گۆڕان لەسەر ئاستی وەزیر و فراکسیۆنەکەیان لا پەرلەمان و کۆمەڵی ئیسلامی تەنها لەسەر ئاستی فراکسیۆنەکەیان لا پەرلەمان بەشداریان لا کۆبوونەوەکەدا نەکرد. کۆبوونەوەکە لا سەر سێ بنەما بەڕێوە چوو، موچە نافەوتێ و موچە نابڕێت و کەمترین زیان بەرچینی فەرمانبەران و چینی مامناوەند دەکەوێت. بەڵام وەزیری گواستنەوە و گەیاندنی هەرێم دەڵێت موچەی فەرمانبەران کەم دەکرێتەوە، بەڵام بەڕێژەیەکی کەم و دوای کۆبوونەوەکەش ئاشکرای دەکەن. بۆ هاوڵاتیان و بۆ ئەوانەی کە بەشداری وەرکشۆپەکەیان کرد لەو ژووری کەمیتیا بووم بەڕاستی بەڵشتی نوێی تیا بۆ ئەوان و بە دڵنیاییش دەرەنجامی ئەم وەرکشۆپانەشی دڵخۆشکەی تیابێ بۆ هاوڵاتیان. ملانی کەم ئەوەیەکەوە موچیان باسی نیوەمانیوە نیە بەڵکو موچیان شتێک ڕێژێک لە ئەسلی موچەکەی خۆیان کەمترە بێ و ئەویشی لای حکوومەت ئەمێنێەوە حکوومەت پاش ئەم وەرکشۆپانە نتایجەکانی ئەو بڕیار ڕاگەین ئینشاءڵڵا. بەپێی زانیاریەکانی NRT کە لە سەرچاوەیەکی باڵا لە ئەنجومەنی وەزیرانەوە دەستی کەوتووە، لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 19 تریلیۆن دینار قەرزاری هاوڵاتیان و فەرمانبەران و کۆمپانیاکانی نەوتە و بەهۆی قەیرانی داراییشەوە زیاتر لە 5,000 پرۆژە کارەکانیان ڕاگیراوە. هەرچەندە ئاسوویەک بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی دیار نییە، بەڵام زۆرترین بۆچوون ئەوەیە موچەی فەرمانبەران کەم بکرێتەوە بۆ نیوە و نیوەکەی تری وە قەرز لای حکوومەت بمێنێتەوە تا ئەو کاتەی قەیرانەکە چارەسەر دەکرێت. لەسەر ئەوەی چەند پێشنیازێک کراون لەوانە موچەی سەرجەم ئەو مانگانە کە نەدراون بەچەکی پارە بدرێت بە وەزارەتەکان، بەڵام تا ئێستا دیار نییە حکوومەت چ بڕیارێک دەدا. هێژقادر NRT هەولێر.